لە کاتێکدا کە ئەم یادە پیرۆزە یاد دەکەینەوە دەژین لەگەڵ گرفتەکانی کەسانی کەم ئەندام لە وڵاتەکەمان لە ئەنجامی دۆخی خراپی خزمەتگوزاری و نەبوونی پێداویستیە خزمەتگوزاریە سەرەتاییەکان پەیوەست بە کەمەندامان وەک نەبوونی هەلی کار کە بۆتە بربەستێکی کوشندە لەبەردەست خاوەن پێداویستە تایبەتەکان کە ژیانیان هاوشێوەی ژیانی ئاسایی کەسانی تر بێت. ئێمە لێرەوە و لەم بۆنە پیرۆزەدا وا دەبینین کە لە ئەرکی حکوومەتدایە جەخت بکاتەوە لەسەر جێبەجێکردنی یاسای چاودێری کەم ئەندامان و خاوەن پێداویستیە تایبەتەکانی ژمارە 38 ساڵی 2013 بە تایبەت تشک دەخەینە سەر هەردوو مادەی 15 و 16 کە تایبەتن بە ئەرکی وزارەتەکان بە پێی یاسا کە پێیان سپێر دراوە بە دەستەبەرکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و لە ڕووی تەندروستی و پەروەردە و خوێندن و هەروەها خزمەتگوزاریەکانی دیکە.